سڵاتان لەبێ لاڵقێکی دیکەی بەرنامەی هەفتانە لە کوردستان 24ەوە بە کۆمەڵێک بڕگە و بابەتی سەرنجڕاکێش لەگەڵتانین تا کۆتایی لەگەڵمان بن. شێوەکارێک لە ئاکرێ تا تۆی کاتی لەسەر جەستەی گەشتیاران دەکێشێت. ئاوارێکی شنگار لە کەمپی خانکێ باخچێکی دڵڕفێن دروست دەکات. گەنجێک ئەپلیکیشنێک بۆ پێوانەی ئاوی ماڵان دروست دەکات. ڕۆژانە لە نێو دنیای قەرباڵغی دەوروبەرمان بینای مۆدێرن و هەروەها پێشکەوتو دەبینین، بەڵام تێکەڵکردنی ئەو جیاوازیانە لەگەڵ کللتوری کوردەواری شتێکی تایبەتە. بێرۆ کچێکی خەڵکی ڕەواندزە لە هەولێردا دەنیشێت، بە خۆڕسک فێری شێوەکاری بووە، ئێستا هاتووە کللتوری کۆنی کوردەواری تێکەڵ بە دنیای مۆدێرن کردووە. ئەویش لە ڕێگەی دروستکردنی دیواربەندی گوندەکان لەسەر بینە نوێ و مۆدێرنەکان بەم شێوازە توانیوەتی کارێکی جیاواز و ناوازە بکات. دوایین کاریشی کارکردنە لەسەر پرۆژەی دیواری کارە لە شاری هەولێر کە پرۆژێکی کللتوری کوردیە. من سەرەتا بە شێوەی هەر ڕەسم دەستم پێ کرد، ڕەنگەکان قەڵەم ڕەنگ ئەوانە لە مارین هەبوو بەکارم دەینێ، یعنی هێشتا نەچووبوومە بەر خوێندن، دەستم بە شێوەکاری ئەکرد، زیاتر هەستەکانم لە ڕێی شێوەکاری دەڕابری، یعنی کەسێکی کەم دوو بوو، هەستەکانم زیاتر لە ڕێی شێوەکاری دەڕابری، وێنە مەکێشا، وێنەی سادەم ئەکێشا، یعنی بەر لۆی بچمە قوتابخانە. دوایە کە چوومە قوتابخانە زیاتر بە ڕەنگەکان ئاشنا بووم، لەگەڵ مامۆستای هونەرەکان زیاتر ئاشنا بووم، سەبر پەرم بە ئیشەکانمدا، پەرم بە وێنەکێشاندا، کە چوومە قۆناغی ئامادەی پێشانگامان ئەکردۆلۆ قوتابخانەی ئامادەی و یعنی بەو شێوەیە بەردەوام بوو. کە ئیشی شێوەکاریم ئەکرد جاروە بوو هەر لەسەر خامەکەی دروستم ئەکرد، دوای حەزم ئەکرد بارزی کەم، گۆڕانکاری لە ناوکەم، هێشتا وردەکاری تێدا بەکاربینم، ئێجا قوڕم بەکاردەینا، یان هەر سیرامی بەخۆم ئەم گرتەوە بەکارم دەینا لۆی ئیشەکانم بارزتر بی. ئیدی ئەو ئیشانم سەبر گەورەتر بوون، وەلیدات لەسەر تابلۆیەکی تەواو گەورە دروستم ئەکرد، هەر حەزم لە وردەکاری زیاتر بوو، برێن بابەتی پولەکە و جەنجانە و مێخەک و ئەو بابەتانم لەناو بەکاردێنا و زۆر حەزم لە ئیشی کوردەواری بوو، یعنی لە هەر هەنگاوەکی هونەریم زۆر پێویست مەزانی شتەکان شێوەکاریەکانم هەمووی کوردەواری تێدابی. ئەو دەبرێن سەبر کە ئیشەکانم گەورەتر ئەبوو، بێگومان وردەکاریەکانیشی زیاتر ئەبوو، هەتا ویلات لەسەر دیواری ئیشەکانم ئەکرد، لەسەر دیواری ئەکەیت پێویست بە ئیشی زیاتر ئەبی، برێن ئەگەر بتوێ بارزێکی ئەوجارە پێویستت بە تێل و قوماش و گێت و بۆڕک و بابەتی ئەشیای گەورەتر و بابەتی گەورەتر دێتە ناو هونەرەکەت. ئەگەر ئەمە بنوێت کولتوری خۆمان، مۆرجی خۆمان، فەرهەنگی خۆمان بە خەرچی دی و دەوڵەتاندی و خەرچی بیانی بناسێنین، زۆر پێویستە ئەوەی بکەین، یعنی هەموو هونەرمەند دیارە هەموو هەر لە هەر ئیشەکی کە ڕۆژان ئەیکەین، یعنی شتێکی بۆن و تام و بەرامەی کوردەواری پێوە بیتن. بۆن ئەم لە ئیشەکانم کە هەمووی کوردەواریە زۆر دوورخۆشم کە بینایەتی لەو شێوەیە دەعم لەگەری کرد و شتە کوردەکانم لەوێ بەکارهێنا، برێن
زۆر پێویستە بینایەکانی دییان هەر شوێنە چیکە تەواو مۆرگەی کوردەواریان پێوەبی ئەوجا لە ڕووی بیناسازی لە ڕووی ئیشی شێوەکاری یان هەر وردەکارێکی دیکە زۆر پێویستە ینی هەموو لە سەرەوەی برێن کۆک بین کە کوردەواری پیشاندەین یعنی بابەتی فۆلکلۆری وشتی کوردی خۆمانە پیشاندەین ئەکید ئەوە زۆر گرنگە. دەرچوێکی بەشی فیزیا لە زانکۆی هەڵەبجەدا هێنانێکی تایبەتی کردووە بە دروستکردنی ئامریکی ئەلەکترۆنی کە ئاگادار دەکاتەوە لە پڕبوونی تانکی سەربانەکان ئەویش لە ڕێگەی ئەپلیکیشنێکەوە کە ڕەبتی مۆبایلەکەتە دواتر لە ڕێگەی نامەیەکەوە ئاگادار دەبیتەوە کە تانکی سەربانەکەت پڕ بووە. ئەم هەم ئەتوانێت هاوکاری هاوڵاتیان بکات هەم بۆ بەفیڕەنەدانی ئاویش باشە و فکرەیەکی ژینگە پارێزیشە. هەروەها چەندین داهێنانی تایبەتی دیکەی لە بواری ئەلەکترۆنیدا کردووە. ناو مالان محەیدینە لە شاری سلێمانی ژیم لە ساڵی 2020 بەشی فیزیای زانکۆی هەڵەبجەم تەواو کردووە. هەر لە مناڵەوە حەزم بە بواری ئەلکترۆنیات و پرۆگرامین و کارەبا و ئەم جۆرەشتانە بووە. بۆیە لە مناڵەوە خەریکی ئەم بوارەم و لە شوێنێکی تایبەت بە خۆم هەیە بۆ ئیشکردن لەسەرم پارچە ئەلکترۆنیانە. یەکەم جار کە دەستم پێ کرد کۆمەڵی بۆردم دروست کرد سەرەتاکە ئەچیتە هەر بوارێکەوە تاپان کۆمەڵی بەربەزیێتە ڕێت منیش کۆمیشە کۆمەڵی بەربەستم بۆ دروست بەڵام سوپاس بخوا توانیتم زاڵ بمە سەر بەربەستەکانە و ئەو ئیشانی کە ئەمەوێت تا ڕادەیەکی زۆر ئیشەکانم بکەم. ئەم بۆردەکە دروستم کردووە بۆردێکە کە پێشترێمە بۆ کۆنتڕۆلکردنی کۆمەڵی ئامێر بەکارمانە ئەهێنا بەڵام دووبارە بۆردەکە خۆم بە دیزایانی تایبەت بە خۆم دروستم کردوێتەوە و پارچەکانی لەسەر لەحیمەکەم و ئەو ئیشەی پێەکەم کە ئامەوێت و کە مەبەستم بووە. ئێستا پلاکەکە هەڵکراوە. ئێستا پلاکەکە کوژاوەتەوە. ئێستا پلاکەکە کوژاوەتەوە. ئێستا پلاکەکە هەڵکراوە. باری لە ماڵەوە نیم جێگیر کرا. ژمارەی مۆبایلەکەت بنووسە. ژمارەکە خەزم کرا. جۆری ئاگادارکردنەوە دیاری بکە. و کۆتا پرۆژەمەم ئیشەیەکە کردومە جیازێکە لە ناو ماڵەدانرێ بۆ کۆنتڕۆلکردنی کۆمەڵەشتە لەوانە بۆ نمونە ئاگادار دەکات لەوەی کە ئاو هەیە یان نییە و کە لە دەرەوە بی تەلەفۆن بۆ ئاکات پێتەڵێ ئیسا ئاو هاتوتەوە یان نا و ئاستی ئاوی تەنکی سەربان تەوان هەموو ئەمانە بە وایرلێس پێتەڵێ ئەم جیازە لە ماڵەوە دایانیت پێتەڵێ تەنکەکە تاچی ئاستی ئاویتیە و ئەشتوانی کە خۆت لە ماڵەوەنەوەی بە کۆنتڕۆلی تەلەڤیزۆن ئەم جیازە بگۆڕیت بخەی سەر و باریکە لە ماڵەوە نیم ئەو کاتە هەر شتێ بوو تەلەفۆنت بۆ ئەکات یان کورتەنامەت بۆ وانێرێ بە پێوی کە خۆت ئەتەوی سەگەر تاقی بکەینەوە منای خەمە سەر و باریکە لە ماڵەوە نیم باری لە ماڵەوە نیم جێگیر کرا. ژمارەی مۆبایلەکەت بنووسە. پێمەڵە ژماری مۆبایلەکە بنووسم بۆی لە هەر شتێک کە ڕوویدا تەلەفۆنم بۆ بکە. ژماری مۆبایلەکەمان نووسم بۆ نمونە ئۆکەی یەکەم ژمارەکە خەزم کرا. جۆری ئاگادارکردنەوە دیاری بکە. بەم شێوە ئەڵێ بەچی شێوەیەک ئاگادار بکەم عنی کە تۆچی بۆ شوێنی لاواچە مەجال نەبێت تەلەفۆن هەڵگریت پێویستەکە کورتەنامەیەکە بۆ بنێرێت تۆ بە لە ڕێگەی ئەم دوومە زەردەکە دامناوە لە هەر گۆڕانکاریەک کورتەنامەت پێدەگات. ئەتوانی کورتەنامەت بۆ بنێرێت ئەتوانێت تەلەفۆنت بۆ بکات ئەمی ناگۆڕیت هەر گۆڕانکاریەک بە تەلەفۆن ئاگادار دەکرێتەوە. بەم شێوەیە ترەگەر کارەباش ببڕێم جیازە هەموو زانیاریانە خەز نکات و کارەبا هاتەوە هەر شتێ بوو خۆی ئاگادار دەکاتەوە بەپێی ئەوەی کە دیاریت کردووە ئەتوانی قوفڵی ئاوی تەنکی سەربانەکە لە ڕێگەی کۆنتڕۆل بیکەیتەوە بیگریتەوە. ئیشەکانیم جیازە چییە کە لە ماڵەوە نەبووین تەلەفۆنی بۆ بکەن هەر ئیشێکمان بێ لە ڕێگەی تەلەفۆنەوە کۆنتڕۆلی بکەین ئەویش بەپێی و ژمارانێک کە پێمان ئەڵێت. ئیسە بۆ من سیمکارتێکم تیادانەوە تەلەفۆن بۆ سیمکارتە ئەکەم جواب بداتەوە کە تەلەفۆنمان بۆ کرد ئۆتۆماتیکی هەڵەیەگرێت و قسە ئەکات. بەم شێوە ئێستا ئەمێرەکە کار دەکات. قفڵەکە ژمارەیەک لێ بدە. گوتنەوەی ژمارەت لێ بدە. بەهەڵکردنی پلاکەکە ژمارە ئیسە بۆ نات ئەمەوە پلاکە هەڵکەم ئێستا پلاکەکە هەڵکراوە. ژمارە سێ لێدەم ئەمەوێ پلاکە بکوژێنمەوە ژمارە چوار لێدەم ئەیکوژێنێتەوە ئێستا پلاکەکە بەم شێوە و پێمەڵە لە ئیسە ئاو هەیە یان نییە لە ماڵەکەیە یان قوفڵەکە کراوەوە یان گیراوەتەوە پێمەڵێ و پلاکە ئیشەکە یان نا لە ماوەی خوێندنی زانکۆی کە لەوێ لە بەشە ناوخۆی ئەمامەوە لە هەڵەبجە زیاتر و کاتانی کاتی بەتاڵم هەبوو جگەلەوەی کە خەریکی ئەم بوارە بووم خەریکی نووسینشە بووم لەوە چەند کتێبێکم هەیە لە بواری ئەلکترۆنیات و هەم لە کۆمەڵی بواری دیکە یەکێ لە کتێبەکانم ساڵی 2020
لە دەستگای ڕوانگە یەکی بوو لە کتێبە یەکەمەکان و چەند کتێبێکم ئێستا چاپ کراوم. کتێبم کە کتێبی ئەزمونێکە، ئەمە یەکێ بوو لە کتێبە یەکەمەکانی ساڵی 2020 و ئەمە کتێبێکی ترمە و کۆمەڵی کتێبی ترم هەیە، بەڵام زۆربیان PDF بڵاوم کردوتەوە و هەندێکیان چاپ کراوە. زۆر جارۆ کەسانەی کە دوای دەرتاوکردنی پەیمانگا یا زانکۆ دەرفەتی کارکردنیان بۆ ناڕەخسێت هەوڵی دروستکردنی دەرفەتێکی دیکە دەدەن بۆ کارکردن. سامان محەممەد گەنجێکی تەمەەن 22 ساڵی دەڤەری ئاکرەیە و هەرچەندێک پەیمانگای هونەرە جوانەکانی تاوا کردووە لە بەشی شێوەکاری، بەڵام هەوڵی داوە لە یەکێک لە هاوینە هەوارەکانی دەڤەرەکەی خۆی دەرفەتی کارکردن بۆ خۆی پەیدا بکات، ئەویش بە نەخشاندنی تاتۆی کاتی لەسەر دەست و ڕوخساری و کەسانەی کە سەردانی هاوینە هەوارەکانی دەڤەری ئاکرێ دەکەن. هاي بالفين، هاي 3,000، هاي 4 5 6. از سومان محمدم، خالتي اوكريما، على 2 سالا من پەیمانگا ونەرنجۆنە لۆکرێ خلاص کردی. از بێ کۆربووم بوومەوە 6 هەیڤاو. من از لاخۆ کردمەوە دەبوو از خۆلیڤۆ تەعیناتێکی ئەوەن تشتێکی گرەم از بخصوص حکەمە کۆرێکی کو ژیانۆم پێ ڕێڤە بچیتە. من اف كورة ديتو الحمد لله يا باشا. افشولی است کامل هوینگا و سیپه لوکره درست کردن توتویت معقدی یعنی یک دو روزه که زیاده تر نه هبو گشتیار های دهت نو دایی که خونی ویسیتنی های دهت نو دستگرا خود سر دست خود چکتن بو ماه 2-3 روزه که دهت نو بو شکلی که بو نه که کیفو گشتیار تیتن وقتی تن وی منظر جوان تبینو شکلی که اون اول که توتوی که سر دست خود چکتن. الحمد لله از ما خودون شد و اشیام بخو ویجه های دونم اللوینگا و سیپا و دهات من از بود کم چهتر الوی او خودون معاش مسیحاتم الهمی برادر و الهمی گنجا آوا بخوبشن کار کی بکن کلی بیا تعینات و جا نگرن چون نوکر الحمد لله شولو های او نیا شول نبیته شولو های بس توی شوله بی شولو های دیشه بخو هر شوله که پیدا که یک خودش بیتن افریقا شولو من اوه بلکه اصلا برفراتر کم. شما بشو
یەکێک لە هاوڵاتیان کە ئێستا وەڕێ و لە کەم پیاوەڕەکانی خانکێدا دەنیشێت ناوی ئیبراهیم شەمۆیە. ئەو هەوڵی داوە کە سروشتێکی جیاوازتر و ژنگەیەکی جوانتر بۆ ئاوارەکانی کەمپی خانکێ دروست بکات، ئەویش بە دروستکردنی باخچێکی تایبەت و جیاوازە کە بە سەدان جۆر گۆڵی جۆراوجۆر ڕازاندوویەتەوە. ئاوارەکان دێن لە نێو باخچەکەدا دادەنیشن، وێنە دەگرن. ئەمە شوای کردووە لە ساڵی 2019 بۆ 2022 بە یەکێک لە جوانترین باخچەکانی نێو کەمپەکان دەستنیشان بکات. gelekî xwedinê şev û roj xwedê guhê xwedinê çima weke tiştekî hingî keyfa me tê em weke zarokî guhê xwedin. باقی جی هر کسی دست وی کاری گلگی باشه ایگا کاری بی از بخوا از وقتی سر شغل تیم از شغلی ای کهربا کم کهربا کمپی خیواتا جارستیم جی از شغل خود کم از چم رخاد هو که و از چم سیمیلی و هر جارس انا گلاش خوردینیم هندگی داراتینیم موقع قدر حالا خو از بینم شگیس به یعنی هجاز رام لی بشغله تشتكي جوانوز مروف بي مرتاح بي تشيش قلابي تشيش دارابي تشيش فان اشكال لە مووسڵ شربەتێکی بەناوبانگ هەیە کە دانیشتوانی مووسڵ پێی دەڵێن ئاوا سووسێ کە بە شربەتی سۆس ناسراوە لە گیایکی تایبەت لە شاخەکان دروست دەکرێت کیاکە دەکتون شربەتەکەی پێ دروست دەکەن. ماوەی 25 ساڵە هاوڵاتێکی دانیشتوی مووسڵ بە ناوی ڕات سەواس ئەم کارە دەکات. ئەو شربەتە زۆر بەناوبانگە و بۆ چارەسەری هەندێک نەخۆشیش بەکاردەهێنرێت.
أنا تقريبا صار لي 25 سنة بالسوس. اوه ماوی 25 سالن وی کار چیگرنو فرودنا آوا سوسه دکم. لدست پیکی کاری من لبابتو بویو ازی بچوک بوم. لسر دست ماموستاین وی کاری او جی زنون و ماموستایونز بون. ام سوسه جدبر سلامی دینن و پاشی پاقش دکین و دنوینن بو ماوی 5 ساعت و پاشان دکین شربت. تقريبا 5 ساعات 6 ساعات المسير السوس. قبل شده باب الطوب وتعرف بس بری نها کار من لباب تو بویه لی نها از هاتی من نبی یونس و بردوامم من گلگ مشتری هنه چونکه از نافدارم و کار من باشه ج بغدا و هولیر و دهوکو همو پارزگی هندی دهینه ایره ود خون چونکه سوس تنی لموصل هیا و نافداره و دهیتا و خوارن بو گلگ نخوشیان تایبت گلچیکا و رمله او تایبت جیل ورزی هاوینه دا والناس ترغبوا خاصة بالصيف. والله نطلع تقريبا الصبح بالعشرة. روزانه لدم جمیر ده سپیده دهمه سرکاری حتی نزدیکی 6 هواره. بهای ویجی گنجای و ارزانه. کاسه به 250 دیناره و کیز به 500 دینارانه. مشتری گلک هیا تایبت خلک موصل حج دکن. بار طبيعي. بار طبيعي السوس. الله جاي. طبيعي السوس برافو عيني. طبيعي السوس طبيعي مركز. سوس طبيعي مركز. بابەتەکانی ئەم جارەی بەرنامەی هەفتانەمان بینی سپاس کە لەگەڵ هەفتانە بوون.